سڵاوتان لێبێت لە قەزای دەربەنیخانین. ئەو قەزایی کە لە نێوان دوو بەنداوایە، ڕووبارێکی جوان ڕووباری سیروان بە ناویدا تێپەڕە بێ، بەڵام خەڵکەکەی ئاو نییە بیخۆنەوە، ئاوی سازگار نییە بیخۆنەوە. ئەو ڕێگەیی کە لە سلێمانیەوە دەی بۆ دەربەنیخان، لێرەوە دەچی بۆ گەرمیان، دەبێ هەزار دوعا بکەی کە بە سەلامەت لێ دەرچی. تونێلی دەربەنیخان کە دەربەنیخان بە پارێزگای سلێمانی و ناوچەکانی دیکەوە بەستێتەوە، ساڵانە چەندین ڕووداوی نەخوازراوی تیا ڕۆیات. جارجار نۆژە نەکرێتەوە، وەکو خۆی لێ دێتەوە. یەک دنیا کەم و کوڕی و کێشە و گرفت لە ناوچەکە هەیە. خەڵکەکەی داواکاری زۆریان هەیە، بۆیە زۆرم پێخۆش بوو بەرنامەی ئەم جارەی چواربازنە لە دەربەنیخانەوە پێشکەش بکەین لەم سروشتە جوانەی دەربەنیخانە، بەڵام سروشتێک بەبێ خزمەتگوزاری، بەبێ خزمەتکردن، بەبێ ئەوەی کەڵکی لەوەربگیرێ. ینی ئێستامە لە هەر وڵاتێکی دیکە بووایە دەکرا بە ناوچەیەکی گەشتیاری زۆر جوان، ساڵانە سەدان و هەزاران گەشتیار ڕادەکێشرا بۆم ناوچەیە، دەبوژایەوە. لەسەرم بابەتانە زۆر قسەکەم. چوار بربژێری بەڕێزم لەگەڵە لە چوار لایەنی جیاواز، لەگەڵ بەڕێز گۆران فەتحوڵڵا شەرەفانی بربژێری ژمارە 38 ڕەوتی هەڵوێست، لەگەڵ کاک حەسەن جەباری بربژێری ژمارە 14 پارتی دیموکراتی کوردستان، لەگەڵ کاک ڕزگار محەممەد کە بربژێری ژمارە 40 بزوتنەوەی گۆڕانە، هەروەها بەڕێز ڕێژەن بورهان بربژێری ژمارە 10 یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر بەخێر بێن. ژمارەیەک هاو نیشتیمانی دەربەنیخانیشم لەگەڵایە، دڵنیام ئەوانیش پرسیار و قسەی خۆیان هەیە. بەڵام پێشەوەی دەست بە گفتوگۆکە بکەین، راپۆرتێکمانەیە لەسەر کەم و کوڕەکانی ئەم ناوچەیە، داواکاریەکانی خەڵک پێکەوە گوێی لێ گرینەی بینین و دواتر گفتوگۆکە دەست پێەکەم. دەربەندیخان بە شاری دوو بەنداو ناسراوە. بەنداوی دەربەندیخان دووەم گەورەترین بەنداوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و توانای گلدانەوەی 3 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی دیێوانەیش هەر لە دەربەندیخانە و پێنجەم گەورەترین بەنداوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان، توانای گلدانەوەی 20 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. سەرەڕای هەبوونی دوو بەنداو، بەڵام هاونیشتمانیانی دەربەندیخان بۆ دەستکەوتنی ئاوی خواردنەوە لە کانی و کارێزەکان نۆرە دەگرن بۆ چەند دەبەیەک ئاو لە ڕۆژێکدا. ئەم ئاوەڕوونە ئێوە بەکاری دێنن بۆ خواردنەوە؟ بۆچی؟ چوار ڕۆژی تر تابی هێلکەی ژێر مرەوە کڕەدە. ئامینە قادر 70 ساڵی تەمەنی لە دەربەندیخان تەواو کردووە. زیاتر لە 30 ساڵە لە کانیا و کارێزەکانی دەربەندیخان ئاوی دەهێنا. ئێستا کە تەمەنی هەڵکشاوە، میوانەکانی لەگەڵ خۆیان ئاوی بۆ دەهێنن. ینی میوان بێ بە ماڵەوە خۆی ئاو بێت. میوانەکە ئاو بۆ تێری ڕێوار و فێر بۆم تێری. ئەمە با تۆزە ئاوی تێگەم زان بەخوا 4 ڕۆژی تر بوانی هێلکە ژێر مرۆوە کردووە. ئەمە بۆنی دێ بەس ناوەکەشی خەڵتەی تێدایە وایە؟ خەڵتەی هاتیە خەڵبوونی تێرە وڵاوە جار تازەیە بە تازەیە با بکەوێتە بەیانەکی بەخوا خراوت. ئاوی خواردمان و عەمەل ناوی پیسە، بۆنی تێ خراوە، گشتی تووشی سەرەتان کردووە، گشتی تووشی نەخۆشین کردووە. من میوانێکم تێ لە جادی ئەوە ئاوەکەی بدەمێژم ئاوم بۆ بێرە. خەڵگەچێت لە دەرەدۆین ئاو تێری، لە ئیمام حەمە ئاو تێری، حتا بێژیتی ئاوەکەمان پیسە، تاتی بێژیتی ئاوەکەمان خراوە، ئاوەکەمان و عەمەل لاین خواردنەکەمان. هەر جارێتیم بۆ ئێرانە 6 7 بە ئاو پڕەکەم بۆ بەشی 2 ڕۆژمانەکات. عەلی مەحەممەد خانە نشینە، خەڵکی دەربەندیخانە. لە هەفتەیەکدا زیاتر لە 2 جار دەڕوات بۆ کانی ئیمام حەمەد. نزیکەی 10 دەبە ئاو پڕ دەکات و لەگەڵ خۆی دەیباتەوە، بۆ خواردنەوە بەکاری دەهێنێت. وەڵڵا ئێمە بێتاقەتی بگەین دەسەڵاتمان چییە؟ هیچ دەسەڵاتێکمان نییە. ئاوی دەربەنیخان نییە، لە خواردنەوە نییە لە دەربەنیخانە.
هەیە لەم کارێزان دەستێکەوێ هەیە لە بیری ئەرکەوازی دەستێکەوێ هەیە ئەڕوا بەملاولا ئاوی ترێ هێنێت هەیە فلتەری هەیە ئەمە ئاوا دەربەنی خان حاڵی ئاوایە بۆ ئاو. دوای زیاتر لە 1 ساڵ بڕیاری دووبارە کارکردن بۆ پرۆژەی ئاوی دەربەندیخان دەرچووە، بەڵام بەهۆی نەبوونی پارەی نەختێنە لە بانکەکانی سلێمانی هێشتا کۆمپانیا دەستی بەکارکردن نەکردوتەوە. سەرجەم ڕێکارە ئیداریەکان بۆ دەستپێکردنەوەی پرۆژەی ئاوی دەربەندیخان چی لە ڕۆژامەندی بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بە تایبەتی بەڕێز وەزیری دارایی و ئابووری سەرجەم ڕێکارەکان و شایستەدا دابینکردنی شایستە دارەکان بۆ کۆمپانیای ناوبراو تەواو بووە. ئێستا تەنها بڵێن تەحویلی بانکی سلێمانی کراوە مەبەستی دابینکردنی بودجە. ئێستا تەنها لەسەر هەر کاتێ بودجەی دیاریکراوی خۆی بۆ خەرج بکرێت کۆمپانیای ناوبراو ئامادەیە دەست بە کارەکانی بکات. بۆ چارەسەرکردنی ئاوی خواردنەوەی دەربەندیخان لە ساڵی 2013 حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە دروستکردنی پاڵاوگەیەک دەبوو لە ماوەی 365 ڕۆژ تەواو بێت، بەڵام تا ئێستا تەواو نەکراوە. پاڵاوگەی ئاوی دەربەندیخان لە دوو بەشی سەرەکی پێک دێت، بەشی وەرگرتن و بەشی پاڵاوتن. لە دوای تەواوکردنی ئەم پرۆژەیە ئەگەر ڕۆژانە 20 کاژێرکاری پێ بکرێت 20,000 مەتر سێجا ئاوی شیاو بۆ خواردنەوە دەپاڵێوێت. لە کاتێکدا دەربەندیخان ڕۆژانە پێویستی تەنها بە 13,000 مەتر سێجا ئاوی خواردنەوە هەیە. هونەر حەمید، ڕووداو، دەربەندیخان. زۆر باشە، دەست بە گفتوگوەکان مەکەم لەگەڵ بەربژێر بەڕێزەکان لەگەڵ لە کاک ڕێژەنەوە دەست پێەکەم بەربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک ڕێژەن، معقولە تاوەکو ئێستا خەڵکی دەربەنیخان ئاو نییە بیخواتەوە؟ ڕازین لەو خزمەت گوزاریانەی لەم قەزایە هەیە؟ بەڵێ، قەزای دەربەنیخان دوای ساڵی 2000 بەرەوسەرەوە یەکێکە لەو قەزایانەی زۆرترین گەشەی دانیشتوانی کردووە. تۆڕی ئاو گەیشتۆتە زۆرترین گەڕەکەکانی شاری دەربەنیخان. خۆشبەختانە هەتا ئێستا تقریبەن دابشکردنی تۆڕی ئاو لە دەربەنیخاندا ئەتوانم بڵێم لە 80 بۆ 90 چارەسەر کراوە. بەڵام لە ئێستا داوای کە گرفتە خۆشتان ئاماژەتان پێگە لە راپۆرتەکە بابەتی دەنگڵ بڕی بۆ ئەوی برادرانی دیکە گویان لێبێت خوا کاک. بابەتی ئاوی پاکە لە دەربەنیخانە. بەڵێ، ئاوی پاک بە هەمان شێوە گەشەی شار و چەند ساڵی ڕابردوو کەمبوونەوەی ئاو لە هەرێمی کوردستاندا وای کرد کە دەریاچەی دەربەنیخانیش وردە وردە بەرەو ژاهراوی بوون و بەرەو پیسبوون بچێت. ئاوی دەربەنیخان سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ دەریاچەی دەربەنیخان. ئەم پیسبوونە گرفتێکی زۆری بۆ دانیشتوانی شاری دەربەنیخان دروست کرد. ساڵیبوونە نەکرا چارەسەر بکرێ، حکومت نەیەتوانی چارەسەر. لە ساڵی 2013 لە ڕێگەی پرۆژەیەکەوە کۆمپانیایەکی تورکی بە ناوی کۆمپانیای ئۆهیتان پرۆژەی ئاوی دەربەنیخانی پێدرا. ئەم پرۆژە نزیکەی 20 میلیارد دیناری بۆ خەرج کرا، بۆ تەرخان کراوە بۆی ئەم پرۆژە تەواوکە. بەڵام بەداخەوە لە ساڵی 2013 بۆ 14 دوای هاتنی قەیرانی دارایی یەکێک لە زەرمەندەکانی شاری دەربەنیخان جگە لە ڕێگای دەربەنیخان پرۆژەی ئاوی دەربەنیخان بوو کە بەداخەوە هەتا ئێستەش ئەم پرۆژە لە سا 60 تەواو بووە، لە سا 40 ماوەتەوە. تا ئێستا نەتوانراوە بودجەی پێویست و ئیمکانیاتی حکومەت وەکو پێویست بتوانێت پرۆژەکە تەواوکە. بە تەواوبوونی ئەم پرۆژە توانم بڵێم لە 100% کێشەی ئاوی خواردنەوەی دەربەنیخان تەواو بێت. زۆر باشە. بەڵام بەداخەوە ئەوەی کە ماوە تا ئێستا لە سا 40 پرۆژەکەیە کامەش پێویستی بە گوژمەیەکە بێت و زۆر باشە. کاک گۆران فەتحوڵا بەربژێری ڕەوتی هەڵوێست، کێ بەرپرسە لەوە دۆخی لە دەربەنیخان هەیە؟ سپاس بۆ دیدارە پێشەکی بەناوی خۆی گەورە میرەبان. دیارە دەربەنیخان لە ساڵی 2008ەوە دانیشتوانەکەی و ئیدارەی حکوومەتی هەرێمی ئەو کاتە دڵنیایە لەو ئاوەی کە نەبۆ خواردنەوە بەکاردێت
تەنانەت بۆ خۆشتنیش بەکار نایانی بۆ شێوەیە بەکاری بێنی کێ بەرپرسە ئەوانی کە لە دەسەڵاتان بەرپرسن خۆ خەڵکەکەی بەرپرس نییە ئەگەر بەدەستی خەڵکەکەیەوە بێت حتمما کاری بۆ کرا تەنان ئەگەر بەکارێکی کۆمەکی جێبەجێ بکرێت ئەمە فەرمانی دوایین ڕەزامەندی جێبەجێکردنی پرۆژەی ئاوەکەیە کە لەلایەن کۆمپانیای ئۆهیتانەوە بەجێماوە کە لە 29 نوێی 2021 ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران گەشت و گوزار وەزارەتی دارایی ڕازی بووە کەەوە ئەم پرۆژەیە تەواو کرێت و ئەم خزمەتگوزاریە گات بە هەموو شوێنەکانی چەندی بۆ تەرخان کراوە دیاری نەکراوە بەڵام کۆمەڵی شوێنی کەیتایە مەجموعە دەربەنیخانی شتێکێکە لەو خاڵانەی کە جەختی لەسەر کراوەتەوە و پێویستە ئەم ئاوە خەڵکە لەم قەیرانە بێنە دەرەوە ئاوەکە لە ڕووی کیمیاییەوە جیوەی تایە کاربۆنی تایە هەروە بێتەوە هەنێ ئەو کارگەکانی با بڵێم تانجەرۆ و مختبەرەکانی نەخۆشخانەکانی بامڵ جامیعەی سلێمانی ئەڕژێتە ناو ئەم ئاوەوە بەبێ فلتەر ئەم ئاوە ڕاستە ئەگاتە ماڵان ئەم ئاوە پیسێ سەمەترسی بۆ سەردانیشتوانی دەربەنیخان هەیە کاکسەنگەرم ئاوە ئێمە باجی قورسمانداوە لەسەرم ئاوە لە خێزانەکەی خۆمە برایەکم بە کانسەر مردووە بە سەرەتان خوشکێکم ئێستا 12 ساڵە عیلاج وەرەگرێ براژنێکشم ساڵی پار عملیاتی سنگی بۆ کراوە ئەمە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئاوەکە هۆکارەکەی ئەم ئاوەیە ئەو ئاوە پیسەیە ئەگەر تۆ جیوە بخۆیتەوە کاکسەنگەر لە ڕووی سەحیەوە بێگومان تەسیر بۆ نەتوانراوە ئاوێکی خاوێن بدرێت بە خەڵکی دەربەنیخان تاوەکو ئێستا لەبەر نەبوونی قەیرانەدارە یەک لە دوایەکانی دەربەنیخان و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی و دەربەنیخانیش بە تایبەتی لە دوای دروستبوونی کۆمەڵە حیزبی تر زۆر بەزەقی پشتگوێ خراوە من پرۆژەیان کێوە لە حکوومەتەوە پشتگوێ خراوە تەنانەت لە کاتی کۆرۆنایە دەربەنیخان بە شوێنێکی زۆر ترسناک ناوزەند کرا خەڵکەکە ینی لە ڕووی دەرونیەوە ڕووخاڕاشی زۆر باشە دێمە وڵات کاک گۆران کاک ڕزگار بەربژێری بزنەوەی گۆڕان جەنابەت پێشتری چەند جارێک بە دوواداچوونت بۆ لە خولی پێشووی پەرلەمانە بە دوواداچوونت بۆ ئەم بابەتە کردووەم کێ بەرپرسە لەو دۆخی دەربەنیخان خەڵکی دەربەنیخان بۆ ئاوی پاک نێبی خواتەوە بۆ ئەو ئاوەکو کاک گۆرانوتی ئەو ئاوە ژەهراوی دەرخوار دەدرێ سەرەتا سپاس بۆ جەنابتان سپاس بۆ بیسەر و بینەری کەناڵی ڕوودا و بە خێراتنی میوانە بەڕێزەکانی شەکەین زۆر سپاس کاک سەنگەر ئەمە لە ڕاستیا گرفتێکە و ئەمە تەنها لە دەربەنیخانە نییە و لای جەنابشتان ڕوونا لە شارەکانی دیکەی شەیە و بە تایبەتی و بە دیاریکراوی لە قەزای چەمچەماڵەیە و ئێمە کاتی خۆی و لیژنەی شارەوانی بە دوواداچوونمان کرد بۆ هەموو ئەو گرفتانەی کە گرفتی خزمەتگوزارین هاتینە قەزای دەربەنیخانیش و سەردانی ئێرشمان کرد و چوین سەردانی خەزانەکەمان کرد بە دوواداچوونمان کرد ئەم پرۆژەیە کولفەکەی کە بۆی دابین کراوە 90 ملیۆن دۆلارە و تا ئێستا یەک سولفەی وەرگردە کە 4 ملیۆن و دۆلاری وەرگردووە بۆ بەداخەوە یعنی ئێمە لێرێک بشکیلایە کاک سەنگەر و ئەمە هەرتەنها بۆ مەسەلە بۆ ئەم سێکتەرە نییە کە باسیەکەین مەسەلەی ئاو بۆ هەموو سێکتەرەکان کە مەسەلەی خزمەتگوزاریە بۆ هاونیشتیمانی کەەوە حکوومەت ئەرکێتی واجبێتی و نابێ بیکاتە منە دەبێ بە تەواوەتی ئەم خزمەتگوزاریە سەرەتانیە بۆ سەرەتایانە بۆ هاونیشتیمانەکەی دابین بکە کێشەی خەڵکی دەربەنیخان بەس ئاوە یان گرفتی تر هەیە لەم گرفتی شەیە وەلای جەنابتان ڕوونا گەربەی باسی کەرتی تەندروستی بکەی باسی کەرتی کشت و کاڵ بکەی باسی ڕێگەوبانەکان بکەین و هەموو ئەمانە ئەگەڕێتەوە بۆی کە ئێستا لای جەنابیشی ڕوونا لەسەر بابەتی مەسەلا ئەمە بە بیانووی قەیرانی دارایی و لە ساڵی 2014 و هاتنی داعش و سفربوونەوەی نەوت ئەمەی وای کرد کە وەکو چەکێک بەکاری هێنن هەموو جارێگەڵێن داهات نییە بەڵام بەڕاستی ئەوە تەسیری نەکرد کاک ڕزگار ینی ئەوە پارە هەیە خزمەتی خەڵکی پێ ناکرێ بەڵێ پارە هەیە ڕەنگە بۆ ئەو کاتە هەمومان نەزانین کە سعری نەوت چۆن هاتە خوارەوە بەڵام بۆ ماوەیەک کە ڕەنگە بۆ ماوەیەکی دیاریکرااو بێت و ئێستا زانی سعری نەوت چۆنە و ئێستا زانی چۆن بە تەنکەر نەوت بە ڕێگەکانە ئاڕواوە ئەزانی لە دەواازە سنوورەکان بۆ خۆم ڕۆشتمەتە مەرزی پەرێزخان بۆ یەک ڕۆژ ملیارێک و 650 ملیۆن دیناریە بووە ئەمە لەم سنوورە کە گەرمیانیش و زۆر مەسەلا دەربەندیخان و هەمومان ئەزانین و ئەمجار ئەگەر باسی خەتەری ئەم ئاوە بکەین وەکو برای بەڕێزم کاک گۆران باسی کرد ئێمە تەبعەن خەڵک بوو کە شارەزای ئاوی ژێرزەوی و لە بواری ئاو خەبیرە
یعنی بە ئێمە یود ئەوەندە خەتەرە ماوە ئەوەندە شتی خەتەری تایە ئێمە ڕەنگە نەوێرین باسی بکەین. زۆر باش ئەمە زۆر باشە دێمە وڵات کاک حەسەن جەباری بەربژێری پارتی دموکراتی کوردستان لە قسەی هەرسێ بەڕێزان تێگەیشتم کە مەسئولیەتەکە مەسئولیەتی حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستانیش لای پارتی دموکراتی کوردستانە. ئێوە واتان کردووە کە ئەم شارە خەڵکی ئەم شارە ئاو نەبێ بیخواتەوە؟ وڵای کاگە سنگرم پێم وایە گەر ڕاشکاو بین و سەریح بین ینی دیوێکیەوەی کە باسمان کرد و کێشە و گرفتانە هەیە واقع ناتوانین خۆمان لێ لابین بەڵام من سەیری ئێرەم کرد کە هاتم بەڕاستی ینی ئەو ئاوە جوانە ئەم شوێنانی ئیسا دەبێ گاو پێ نازای بیخیتەکیەوە یعنی ئەمە حکوومەتی لۆکاڵی ئیداری ئێرە ناتوانێت کۆمەڵی سەبەتەدانی من ئاوەکەم کە تەواوی بیخەمەنەوە هەرە و کە یەک شتێکی زۆر بەسیتە زۆر ئاسانە زۆر ساردەیە ئانەی شارزان لە ئیدارەیە یعنی فەنی ئیدارە هوەری ئیدارەوەی جاری خۆم چیم پێکرێ وەکو ئیدارە لۆکاڵێکە ئەتوانم چی بکەم بۆ نمونە ئەمە ئەکرا پرۆژەیەک بێکۆی زاخۆ پرۆژێکی گەشتیاری ینی ئاوەکەی ئێرە ئەوەی ئەوێ ڕەنگە دروستکراوە بەس ئاوەکەی ئێرە ئاویکە حەقیقی ڕوون و جوان و ئەوەیە ڕاستە مەترسیانە باس کراوە خەتەرێکی گەورەیە بۆ سەر ژیان بەڵام دیوەکەی کە لە علمی ئیدارە و لە زانستی ئیدارە من خۆ ماستەرمێ لە ئیدارە کاتوانی شتێک بکەی بیکەی بە پیشەسازیەکی چێ بەرپرسەوەی تای سەوشتانە من پێم وایە ئیداری لۆکاڵی ئەم شارە مقەسرە لەوەی نەیتوانیوە بۆ نمونە ئێرە بکاتە پڕداهاتی بۆ خۆی بۆی چارەسەری و کێشانی پێ بکە لە دنیاە کە ئێمە زۆر هەموو ئەمانی لێرە دانیشتون دنیایان بینیە و گەڕاون و سەردانیان کردو لە تیڤەکان زۆر جار مزگەوتەکان ئەگرێ بە ینی سیاحی دینی هەیە لێتۆ ئەم شوێنە جوانە ئەم شوێنە ڕێک و پێکە ئەم سروشتە جوانە کە خوایە حکوومەت بۆ نایگەوە ئێمە حکوومەت لۆکاڵەکەی ئێمە ئیدارە لۆکاڵەکەی ئێمە بەڕاستی بە دەرجی یەکەم کەم تەرخەم بۆ لێرە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بۆ دەربەنی خان کردووە ئەوەی کە کردێتی من بە پرۆژە و بەداتا یعنی ئەوم لامە ڕەنگە لە ئاستی تمۆحی هەموو لایەکمان نەبێ من زۆر بە سەراحەتەواڵێم بەڵام مەسەن لە ئاستی پرۆژەی چاکردنەوەی ڕێگەوبان چەند بودجەیەکە بۆ بودجەی وە بەرهێنانە بۆ بودجەی ئاسایی هێبووە ئەمانە کە من باسیەکەم هەمووی داتان هیچ شتێکی لە گیرفانی خۆمەوە نەمێناوە ئەرزی کەم و داتاکان بخەم بۆ ڕووبۆی سەرنجی کەس ڕابکێشم تەنها حقایقە مەسەن ئەوەی بودجێ بەرهێنان 5 پرۆژیان هەبووە بە کولفەی 68 ملیۆن دینار کە درێژایەکەشی حساب کرەوە بۆ ڕێگەیبان چەند کیلۆمەترەکە من بە واقعیش بەڕاستی من شتێکی پێ بڵم کاک سنگەرکات من بۆ بەرنامەیە من لەسەر لە سلێمانی ژیم بە جەناب شمول بەس لەبەرەوەی بۆی واقعی بم هاتم چوومە کەلار چوومە باوەنور چوومە ئەو شوێنانە بە مەیدانی بزانام حکوومەتی ئێمە لە هەموو ئاستەکانە من پێشتر پێشماوەیە کاتمم جادێ تاوانەوە بەسەکەم جادەوە بە تەسویر هە تەسویرم کرد لە ڕێگە هەموو خەریکی یانیەوەن کە ڕێگەکان تەوا بێ ئیشەکان بکرێ بەڵام کەم تەرخەمیە بەڵێ بەڵام کەم تەرخەمی لەکوێیە؟ لە ئیداری لۆکاڵی ئێرە بەڕاستی بەڕێی من ئەبێ ئیداری لۆکاڵی ئەم ناوچەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم شارە ڕاستە قایمقامێرە گۆڕانە دواتر لەگەڵ کاگرزیشەکانی کە بکە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەرپرسە لەم ناوچەیە لە ڕووی ئیداریەوە خزمەتی خەڵکی کردووە بەرپرسیارەتەکە و کاک حەسەنە لەسەر شانیەوەیە ئەزانی کاک سەنگەر ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمانەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا خۆی بینێتەوە لە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان هەموو ئەمانە پێکاتەی حکوومەتی هەرێمی کوردستان هەرێکێک بە نسبەیەک لەم حکوومەتان بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان جێگیری سەرۆکی حکوومەت و 3 وەزیری هەیە 3 وەزیر؟ بەڵێ 5 وەزیری هەیە چۆن 3 وەزیر 5 وەزیری هەیە جێگری سەرۆکی حکوومەت هەیە وەزیری پرتوکاڵی هەیە وەزیری پێشمەرگەی هەیە وەزیری پلاندانانی هەیە وەزیری خوێندنی باڵای هەیە وەزیری ڕۆشنبیری هەیە ژمارە دەستەشی بەدەستەوەیە ژمارەیەک دەستە کاک سەنگەر هەرێکێک لەم وەزارەتانە هەرێکێک لەم وەزارەتانە وەزیرەکە و مدیر عامەکە تعبیر لە ڕای وەزارەتەکەی خۆیەکەیش لەسەر وەزارەتەکەی خۆیەک ئێمە و گرفتانەی کە هەمانە وەزارەتی بۆ نمونە ڕێگاوبان لەلایانی کوردستانی وەزارەتی ئاودانکردنەوە ڕێگاوبان وەزارەتی دارایی لەلای بزوتنەوەی گۆڕان وەزارەتی شارەوانی و سەرچاوەکانی ئاو لە لای پارتی دیموکراتی کوردستانە بڕۆ یعنی لەسەر سەرپەرشتیاری پرۆژەکانی ئێرە تێتەگەێن سەرپەرشتیاری پرۆژەکان بڕۆ بزانە معاناتیان چییە کاتێک کتابێک نووسراوێکی ئەم
فەرمانگە خەدەمیانە ئەگاتە یەکێک لەم وەزارەتان لە ڕووی ڕێگاوبان ئەگەر وەزارەتی شارەوانی بەدەست یەکێتیەوە بووە وانە بوو ئەزانی ئەگەر وەزارەتی ئاوادانکردنەوە بەدەست یەکێتیەوە بووە ڕێگاوبانەکان باشترە بوون. حکومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ وەڵام ئێوەم بەرەوە ئیدارەیەکی ئەگەر وەزارەتی ئاوادانکردنەوە بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بووە ڕێگای سلێمانی گەرمیان وا بوو کاکسنگەرگیان ئێمە باسی حکومەتی هەرێمی کوردستانەکەین حکومەتی هەرێمی کوردستان لە باز تۆ وەزیرەکانی پارتی یەکێتی تۆمەتبارە زەحمە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان بەو میکانیزمەی کە کار دەکات نەک بۆ تەنها دەربەنی خان بۆ زۆربەی شوێنەکانی تیش کۆمەڵێک دەسەڵات هەیە قۆڕق کراوە لە لای حکومەتی هەرێمی کوردستان وایە کاک حەسەن ناگەڕێتەوە ئیجازەم بێ جەنابی کاک مەسعود سەرۆکی حکومەت هاتە پارێزگای سلێمانی و دکتۆر ومێد سەباح وەکو ئەنجومەنی وەزیران هات بەشێک لە سەلاحیەتەکانی خۆیان شۆڕ کردەوە لە مرکزی ئێوە دەسەڵاتان قۆڕق کردووە نایدن بە پارێزگاکان نایدن بە شارەکان کاگەڤاڵە بەکروا لێرە بووایە کە باسمان کردا لەگەڵ چۆن دەسڵات زۆر شۆڕکراوە دەسەڵاتی مالی لای حکومەتی ئالای پارێزگاکان مالی لە حکومەتی هەرێمی کوردستانە سندوقێکی هاوبەشە کە پێڵێن وەزارەتی دارایی زۆر باشە وەزارەتی دارایی لای بزودنەوەی گۆڕانە کاک ڕزگار وەزیری ئاوادانکردنەوە لای ئێوەیە کتاببوونا کتابوکومی دنیا بێ بکرێت تاوەکو پرۆژەیەک بۆم شارەکرێەوەی کە تێگەیشتم لە کاگڕێژان وەزیری دارایی شەر لای ئێوەیە مزودنەوەی گۆڕان بۆ خزمەتی ئەم شارە ناکە بەڵێ قایم ئەم شارە شەر لای ئێوەیە بەڵێ خەزانی کاک سەنگەریەک کێشە هەیە لێرە با هەمومانەوە بزانین یعنی لەسەر ئاسی حکوومەتی هەرێم ڕەنگە بتوانین بڵین تا ڕادەیەک کێشە نییە بەڵام کە دێیت سەر ئاسی حکوومەتی خۆجێتی لەوێ یەک دنیا کێشە هەیە ئەگەر باسی وەزیری دارایی بکەین خۆم یعنی هەندێک جار لەناو قاعی پەرلەمانە قسەمان لەسەر وەزیری دارایی کردووە لەسەر هەندێک کەم و کورتی بەڵام ئەگەر بین باسی ئەم پرۆژەیە بکەین کە ئێستاکە ئەم پرۆژەیە بایی 90 میلیۆن دلارە و یەک سولفەی بۆ سەرکراوە کە 4 میلیۆن دلار ئەمە لە ئەنجومەنی وەزیران بڕیارە درێ مەسەلا ئەوەندە پارە تەرخانە کرێ بۆ ئەم پرۆژەیە و ئەمە ئەبێ لەسەر داهاتی سلێمانی بکرێت باشە لەوێ هەموو شتەکان تەواوە بێ ئەوەی کە پێویستە ئەکرێت تەواوە بێت دێت کە هاتە ئێرە بانقی هەرێم نەختینێ بۆ سەرف ناکە بۆچی سەرفی ناکە بۆ داهاتی ناوچێ ئەوەندە هەیە پرۆژەکانی پێ بکرێت بەڵێ بە دڵنیاییەوە چی لێ دەداهات ئەم داهاتە ئێمە پێشتریش کە بە دوواداچوونمان بۆ کردووە کۆ ئەکرێتەوە ئێمە ڕۆیشتونێتە مەرزەکان ڕۆیشتونێتە هەندێک شتەیە هەر بە یاسا ڕێکخراوە ئەگەر بین باسی یاسای داهاتی ئەم ناوچەیە بۆ خزمەت گوزارەکانی خەڵکەکەی بەکار دێتەوە یەک شتەڵێم بۆ یەک ساڵە 1 تریلیۆن دینار لەم زۆنگا کۆکراوەتەوە 1 تریلیۆن دینار بەڵێ سێ پرۆژە بۆ سلێمانی کراوە ئەوش خەڵ کردوێتی پردی ئارام جێک بێجێ کراوە پردی ئەو پردەی کە لە باخی بەختیاریە ئەو پردێکی زۆر باشە ئەمە یعنی گرفتەکە ئەوەیە ئێمە بۆ خۆمان کە قسەمان لەسەر ڕێگەی کەلار سلێمانی کردووە زۆر باشە چەندین جار چوینەتە بانقی هەرێم بۆ ئەوەی پارەی بۆ سەرفکە هەتا ئێمە وەکو پەرلەمانتار وکو ئەندامانی ئەنجومەن زەختی ئەومان کرد ئێمە نایڵین تەنکەرینەوە دوم ڕێگای بڕاگەر بەو شێوەیە کاریکە زۆر باشە دێمە وڵات کاک زارکا کە گۆران ئەم قسانە قەناعەتت پێیەکەوەکو بەربژێرێکە بەرپرسیارەتەکە هەر کەسە و دەیخاتە سەر لایەنەکەی دیکە پێ بەرپرسەلەوەی خزمەتی خەڵکی ئەم شارە ناکرێت وەزیرەکانی گۆڕانیان حکومەتی هەرێمی کوردستانیان ئیداری خۆجێیی لە ڕاستیە خەڵکی ئەم ناوچەیە بۆ کەوتۆتە بەر ململانی ئەم حیزبانەوە بەڕاستی پێم وایە وەزارەتێک بودجەیەکی تەشغیلی هەیە بۆی دابین نەکرێت ئەبێ دەستکراوە بێت و ئیدارەی خۆجێیی سلێمانی با بڵێن پارێزگای سلێمانی وزایدەن هەولێریش هەر کەسێکیان بە پێی داهاتی مەنتیقەکەی خۆیان و ئەو دوو حیزبە باڵایی کە لە کوردستانن ئێستا ئەتیفاقێکی استراتیژیان هەیە ئەبێ ئەو داهاتێک ئەتفاقی استراتیژی سیاسیانە خۆ ئەتفاقی استراتیژی پارە خواردنیان نییە ئاخر خەڵکەکە لەو سیاسیاتیە چوو ناڵێم هی مەسەلەی پارە خواردنیانەیە ئەگەر شتەکە هاوبەشن ئەم دوانە ئەبێ لە هەموو شتێکا شەریک بن بەڕاستی لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکە لە بەناو ینی باشترین شت بۆ باشترین خەڵکی ئەم مەنتیقەیە بکرێ دەربەنی خان جگە لەوەی ئاوەکەی پیسە من نەتوانم بڵێم
ڕێگاکەی لە ئاوەکەی خەتەرتە لەسەر ژیانی کێ بەرپرسە لەوە کێ بەرپرسە بەپێی ئەو معلوماتیانەی ئێمە هەمانە ڕۆژانە من خۆم ڕۆژێک شەوێکیان عفۆن سعات بەس دانیشتم بۆ ژماردنی تەنکەرینەوە ساعتێکات چەند تەنکەر 130 تەنکەر نەوتم ژماردووە من باشە ئەگەر زەربی 24کەی ڕقەمەکە زۆر گەورە ئەبێت زۆر باشە 600 بۆ 800 ئێوە چی ئەەکەن بۆم شارە سەرۆکی ڕەوتەکەتان کاک علی حەمە ساڵح خۆی خەڵکی هێرەیە پلانتان چییە بۆم شارە چیەکەن بۆم شار علی چەندین جار نووسرای بەرز کردووەتەوە بۆ چاکردنی ئەم ئاوە چونکە ئەو قوتێکی ئەوەی نییە بەتەنیا دوایەوەی کە لە گۆڕانی شاتە دەرەوە هەر بەردەوام سوورە لەسەر چارەسەرکردنی کێشەکانی دەربەنی خان هەوڵی جدی داوە و نووسراویشمان لایە لای خۆیەتی کە بەرزی کردوەوە ئەمەیەکێک لەو نووسراوانەی کە پێویستە و داهاتەی کە بۆ چاکردنی ئەم ئاوە ئەکرێت لە سنووری دەربەنی خان و خەڵکەکەی چیتر نەبنە قوربانی نەخۆشیەکانی گورچی لە پێست هەناو هەروەها جۆرە نەوعەکانی سەرەتان پێویستە لە بودجەی سلێمانی سەرفکرێت لە بودجەی کاک حەسەن پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبارە کرێ بەوەی کە جیاوازیەکە لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانە یان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە بۆ دەربەنی خانەکرێ بۆ زاخۆش هەروایە بۆ ئاکرێش هەروایە کە ژێر قەڵم ڕەوی پارتی دیموکراتی کوردستان ئێوە جیاوازیەکەن لە نێوان شارەکان سەنگەر بڕۆ ناکەم و جیاوازی هەبێ جیاوازیەکە لە چیایە بۆ نمونە من زۆر بە سەراحەت و بەڕاشکاوی بۆ خەڵکی خۆمان قساکەیانی بۆ لەخوانەخواسە بۆ دژمن قسە ناکەین هەمووی ئێمە لێرەین منافسیەکین کێبڕکیەکەین دوجار ژێکی یەکە بینینەوە لەسەر مێزی گفتوگۆ و مفاوەزات بۆی لەم حکومەتە بەشدار بین هەر بەنەوە فەسەوەی مە ڕێنمایی کراوی لە ئاستی جنابی سەرکۆ لەگەڵ کیاکۆ بنەوە بۆی لەم حکومەتە بەشدار ئەوەی کە دەنجیە ناوەی کە ڕێژەیەکی باشیە ناوەی توانی لەگەڵ ئێمە دەنجێک بێنێ بێتە پێشەوە لەبەرەوە تەمان حکوومەتی داهاتوو ژەر خۆتان بن وڵا دڵنیامی شەڵا پشتیوانی بەخوای گەورە و بە جەماوەری خۆمان و بە خەڵکە دڵسۆزەکەەوە ئەوەی کە ڕەوتێکی نیشتیمانی و نەتەوەی بینیۆ زائیدەن ئەوەی ئیشەکانی ئێمەی بینیۆ لە ڕێگەوبان لە پاکتەمیسی لە باڵەخانە لە نوێژەنکردنەوە لەو تەحەدا و ئاڵنگاریە کە هەبووە حکومت بەرەنگاری بۆ تۆ توانیەتی دەربازیکە بەچی واقعیە بمە بە هەندێک کەم و کوڕی بە گۆڕانکاری بە کێشە و گرفت کا بووە کەس ناتوانین کاریەکە بەس منستم یەک قەوسم بیتی مەجالێک ئیدارەی لۆکاڵەکان تۆ تەماشاکە هی زاخۆ هی سۆران هی هەولێر هی دۆک ئەم ئیدارە لۆکاڵانە بۆ سەرکەوتون پارەکانیان کاچێتە خەزیێنەوە کۆم پیاوە بە ڕێزەوتی سەرفەکرێتەوە بۆ ڕێگەوبانەکان ئێرە سەرف ناکرێتەوە بۆ سەرف کرایەتەوە ئێمە خەڵکیم شاری خەڵکی سلێمانیان کوچەوانی چوارباغ چۆن بۆ ئێستاژ وایە لەبەر و داهاتەکە بۆ کاریکە بۆ کاری حزبی سەرفەکرێت نایەتەوە خەزیێن گەورەتی مشکلی کاگاوات کە وەزیری دارایی بوو گەورەتی مشکی خۆ گۆڕانە پارتی نییە یان زۆر بە سەراحە لە چەندی مقابلە لە چەندین دیدار ئەمەی خساڵی ئەو داهاتە سرف ناکرێت بۆ شێوەی بۆ گوزارەکان واقعی ناخۆ ناکەنەوە کاک سەنگەرگیان وەکوتم حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی یەکگرتووە لەسەرەوە هەر لە وەزارەت و دەستە و دامەزراوەکانی بەگشتی لە مەسلەی پۆست تەوزیعکردنا زۆر عیبی نییە و هیچ کێشەیەکی نییە ئێوە بەس پۆستان هەیە بەڵام کاتێک دێتە سەر ئەوەی کە بودجە کۆ ئەکرێتەوە ئەڵێ بودجەی سلێمانی و بودجەی هەولێر من ئەپرسم سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتیش ئەگەر دوو ئیدارەیە بۆ یعلانی ناکەن ئەگەر یەک ئیدارەیە بۆ قبول ئەکرێ ئەم وەسەعە بۆ ئەبێ من و دەربەنی خانیانی ئێمە باجەکەی بدە ئێمە لە تۆ پرسیین بۆ دوو ئیدارە یانێکی دارەیە اینجا دوو ئیدارە با من دوو ئیدارە یانێکی دارەیە وڵی بە پێی بڕیارەکان و بە پێی کاتێک دێتە سەر خزمەت گوزاریە بێتەوە بە دوو ئیدارە ئەی بۆ قوبوڵیەکەن یەکێتی بۆ قوبولی ئەکەن منیش ئەمە پرسم حەسەن ئەمە داهاتیم ناوە ئەبرێ بۆ شتی دیکە ئەبرێ بۆ حیزب ئەزانی چۆنە داهاتیم ناوە داهاتە چێتە سندوقێکەوە پێی ئەڵێن بانقی ناوەندی و وەزارەتی دارایی وەزارەتی دارایی کاک ڕزگار وەزارەتی دارایی لای ئێوە داهاتی ئەمە ناوچێ دێتەوە لای ئێوە دێتەوە لای بزوتنەوەی وەزیرەکەی بزوتنەوەی گۆڕان بانکی هەرێم بۆتە جێگرەوەی وەزارەتی دارایی بانقی هەرێم لەژێر سەیتەرەی وەزارەتی داراییایە لەژێر سەیتەرە بزوتنەوەی وەزیرەکەی بزوتنەوەی گۆڕان ئاگای لە داهاتی دارایی بەیانی وەزیرەکەی بزوتنەوەی گۆڕان وەزیرەکەی بزوتنەوەی گۆڕان چەندین جار لەسەر ئاستی حزبی باڵا کۆبووەتەوە بۆ ئەوەی داهاتی ئەم ناوە ئەم منتیقانە هەمووی بچێتەوە خەزێنەی وەزارەتی دارایی و لەوە سەرفکرێتەوە بۆ موچە و بۆ پرۆژەوە کراوە نەخێر نەکراوە هەندێک جار ڕێگرە هەندێک جار ڕێگرە
بەڵێ کێ ڕێگرێ لێرە یەکێتی نیشتیمانی ڕێگرە خۆ ڕوونە بەڵێ ئیسە دێمەلاتەن بەڵێ باگوتوگەمان یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارە لەوە کاک ئەزانی چۆنە کاکسانگەگە کاگڕێژن یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارە لە بەشێکی حکومەت بەرپرسیارە لە داهاتی ئەم ناوچەیە داهاتی ئەم ناوچەیە بە پێی ئەو داهاتی ئەم ناوچەیە ناچێتە گیرفانی حیزبەوە ناچێتە گیرفانی حیزبەوە ئێمە حیزب بۆ خۆی داهاتی خۆی هەیە حکومت بۆ خۆی داهاتی خۆی هەیە ئەمە وازەحە لای ئەوە ڕاست نییە کە داهاتی حکوومەت ئەچێ بۆ داهاتی حکومت ئێماڵین ئەچێتە گیرفانی بانقی ناوەندیەوە بانقی ناوەندی سەر بەکوێیە کێ تەحکوم بە بانقی ناوەندی وەزیری گۆڕان وەزیری دارایی کە وەزیری دارایی دەبوو ئەگەر لە خواری خۆیەوە ئەمە قبول نەکرێت ئەبوو مووقیفی هەبوایە ئەگەر قبولی شێتی کاتەوە خۆی بەرپرسیارە لەوەی کە چۆن قبولیەکە دیرعامە لە خواری وەزیری بسوتەوەی گۆڕان وەزیری دارایی بە سەراحەت پرێس کۆنفرانسی کردووە مقابلەی کردووە بە سەعات لە ڕوودا و نووسای ڕسمی نردووە نامێت دیفاع لە وەزیری بکەم بڵێن لە بەڵام ئێمە واقعەکەیە یعنی مەواقعی محریجە بۆ هەر هەمومان واقعەکەی ماماویز ئیستا لێرە بوەستین شوێنکی ئاوەدان شوێنکی ڕێکوبێک چوار کافێتیا وە سەوزایی بواە خۆڵ وە داهاتێک وە پارێک لە من وەرگیرای بۆی من بەرنامەی تەقدیمەکە وان پێخۆش بۆ داهاتش بۆ حکومت یارێن بووە بۆ ئیدارەکەی من بواە لە سلێمانی من کە لە سلێمانی ئەژیمەمێ نەبووە تایسا من بەڕاستی من لە هەولێر ناژیم لە سلێمانی ئەژیم ئەمێ سلێمانی گەشت بێ سلێمانی ڕێک و پێک بێ سلێمانی بۆ گەشت نییە پرۆژێتیان ناکرێشتیان سنگەرێمانی عیبی چییە واقعی ئێمە پێمانەڵێ مەسەلم ئاوەی کە بۆ شێوەیە و خەڵکە بە ڕێزەی واقعیان پێ لە سلێمانی کاک حەسەن واقعەکە ئاوەکە ناخورێتە ئەمەی دەربنی خان پرۆژەمان وەکو پێویست نییە باشە تونێل و ڕێگەوبان وەکو پێویست نییە قوتابخانەکەمان وەکو پێویست نییە بەڕاستی ینی لەگەڵ ڕێز و تەقدیرمان سەرۆکی یەکێتی خۆی کاک بافڵ و دیوتی کاگە ئەوانیان ماوە یان بچنە سەر فەزا زۆرمان لێ بێ لە دووترین پارێزگاکانی عراق و دایان پرۆژیتیاکرێت ئەگەر بەراودی خۆمانکەین وەکو هەرێمی کوردستان بە عێراقی هەر باس هەرێمی کوردستانەکە یەکێکە لە پارێزگاکە سندەکانی هەرێمی کوردستان ئێمە سلێمانی خۆی سروشتێکی جوانیە طبیعەتێکی جوانیە کەسی ئێستا هەرم ڕسمی ئێرە پیشان بێ لە تەلەڤیزیۆنە بڕاکە سروشتێکی زۆر جوان طبیعەتی زۆر جوان بەڵام خەڵکە گوێی لە قسەکانمانە بێ گوێی لە داتاکان باشێ گوێی لە ژمارەکانمانوێ بەزەیەتەوە بەم ناو زۆر باشە وەڵا هەندێک نیشتیمانی وەرەگرم کەرم کە جەنابەت ناوی خۆت و پرسیارەکە داڕاستی چیەکی وەڵا پرسیار بکە بێ بکەیت باشە ئێوارتان باش وڵای ئەوەی منەی بینم گەلە کۆمێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لەم سنوورە ئەوە چۆنەڵی نییە لە ڕاستیدا لە ڕاستیدا ئەم پیاوە بەڕێزەی دووەم کاک حەسەن جەباری ئاگاداری وردەکاری ئێرە نییە کە ئێرە هەتاکو ئەو ئینتێکی کە ئەو ڕاکێشە محەڕەماتی ئەم ویزگەی کارەبایە کە نابێ پرۆژەی گەشتیاری تیا بکرێ کە شتێک شارەزایی تیانە بوو گونا حەقسەی تیا بکەی بە بێزانیاری قسە بکەی ئەم پرۆژەش کە ئیبینی گەشت و گوزاری دەربەنی خان لەسەر بودجەی خۆی و لەسەر هەندێکین هەندێک پرۆژەی سەرەتایی کردو چونکە خەڵک دێتە ئێرە وەکو دوو باوێک پێ بڵم ئێستا 5 ساڵە ئیدارەی ناوچەی دەربەنی خان داوای کردووە ڕێگاکانی شەمێران و تاوگۆزی چاک بکرێڵن بودجە نیە پارە نییە بەڵام بۆ کاری حزبی کوڕەکەی فەرێدون جوانڕۆی لەگەڵ ڕێز و احترام 1 ملیارد دینار بە فەرمانی سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت دێرێ لەوێ جێبەجێیەکە ئەی بۆ لەوەنت بۆ ئیدارەی سلێمانی پرسیارەکەم ئەوەیە ئەڵێم سەرۆکی حکومەت ئەگەر سەرۆکی بەڵێ ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان لە زاخۆ تاوەکو کفری ئەبێت جیاوازی نەکا بوومە لەرزەیەک دای لەم شارە سەرۆکی حکوومەت هاتە ئەم شارە کەناڵی ڕوودا و کۆمەکی بۆم شارە کۆکردەوە سەرۆکی حکومەت دینارێکی نەدا لافاو دای لە هەولێر و لە دوهۆک و لە زاخۆ هێشتا ئاوەکە ئەڕۆی سەمیلیاری تەرخان کرد لەبەرەوە ئەم جیاوازیەکە ئەکرێت سوتنەوەی گۆڕان وەزیری دارایی من ڕێز و حرمەتمێ کاگاوات برادرمە لەش بە شخصی ناسم کاگاوات دەسەڵاتی بەسەر ژمێرکاری وەزارەتی داراییان نییە 2 ساڵە کڕینی ئۆتۆمبیلێکی ئەمە لە وەزارەتی دارایی ناتوانێت هەموو شتەکان زیادر دیموکراتی کوردستان هیچ شارێکی کوردستان ئاوی فلتەرکراوی نیە تا دەربەنی خان ئەم ئاوە پیسە بەڵام دۆکیش پیسە شوێنەکانی کەش پیسە
حەزەکەم هەموو شتەکان بە یەک چاو بۆ پارتی دموکراتی کوردستان بۆ جیاوازیەکە بۆ کە بوومە لەرزە لەم شارەدا پارە تەرخان ناکەم بەڵام لافای و لە هەولێرە بێ 100 پارە دێمەوە هەموو هاونیشتمانی خۆمان من بەنسبەت جەنابتەوە ڕەخنەکە تێبینیەکە هەر مناقەشەیەک لێرە ئێوە جیاوازیەکەن کاک حەسەن بڕواکە بە مطلقی کەواڵێن بەڵام ڕێگری سیاسی هەیە ڕێگری سیاسی لە سلێمانی هەیە یەکێتی کە زۆر بەوازحی ناڵێ سەرۆکی حکومەت بە جوانی بجوڵێتەوە خۆگرژن بۆ ڕێگرن لە چووەتە هەڵەبجە چووەتە هەورامان لەم فترەخیر ڕێگری سیاسی بۆچ ڕێگریتونتێنە هاوکاریمان ڕێگری سیاسی هەیە ناوی جەناب ڕێگری سیاسی لە پارتی کوردستان کاک حەسەن چاوانەوە پێتەڵێم ڕێگری سیاسی هەیە لەوەی کە دەستی خزمەتگوزاری نەگاتە هەندێک شوێن 1 کیلۆمەتر لێرەوە ناوچەی شەمێران قیرتاو کراوە گوندی زمناکۆ یعنی نزیکەی کیلۆمەترێکە ئەوە 10 ساڵە نایڵم قیرتاو ینی ڕێگری سیاسیە بەڕاستی ئەمە عیبێ ئەمە بە من شتێک بڵێ ئەو پەڕی یەک گوندیم ناوچێ هەیە و خزمەتان کرد بە کاک حەسەن گوند لێرە ئیداری لۆکاڵیتیە پارە هەیە ئێمە حکومەتین کە تەمویل لێکرێت چۆن لە زاخۆ و دووهۆک و لەو شوێنانە کە تۆ ئەمڕۆ بچوە سەردانی هەولێرکە دوای مانگیش کە بڕۆسێکی پرۆژەیشکە دوای دوو مانگ ناکەن لە سلێمانی کاکە نایکەن ئەمان نایکەن کاکە کە محافظی سلێمانە بێ هەوڵبات لەگەڵ حکومەتی هەرێما بێتە سەر خەت بڵێ کاکە ڕێگرەکان ئەمێ لەم ڕوتی هەڵوێست یەکێتی و پارتیڵێن خەتای ئێمە نییە هیچ کامیان بەرپرسیارەتەکە هەڵناگرن ئێوەڵێن چی وەکو هاونیشتمانێک و کوبەربژێرێک ئێوەڵێن چی لەوبارەیەوە حتمما ئەو دوو حیزب باڵا دەسە لە دەسەڵاتان و خەڵکی شەمڕۆ چاوکراوەیە ینی تێگا لە وەزعکە ئەمە بژاردنە من بەلای منەوە زۆر گرنگە بۆ خەڵکی کوردستان من پێم خۆش نییە کەس تاوان بارکەم خەڵکەکە ینی سەرپشکەی کاندیدی ڕاستەقینەی خۆیان و دڵسۆز ئێمە دوای 33 ساڵ هێشتا کە هەر ئەڵ یەکتر تاوان بارەکەن کاک سەنگەریان پێویست ناکە من بێم لەسەر حسابی تاوان بارکرد بە تاوان بارکردنی تۆ خۆم بچمە سەرەوە من ئامادەم نەچمە پەرلەمان کە دەریچم بەڵام ئاوەکە بۆ دەربەنی خان چاک بکرێت تاوانبار ئەمە کە بەس کەم و کوڕێکە لەکوێیە کەم و کوڕێکە ئەم کاک حەسەن ئەڵێ ڕێگری سیاسی هەیە و بەڕێز کاک ڕێژەنیش ئەڵێ کارەکە بە پێچەوانەوەیە من لە هەردووکیانڵەن ڕێگری سیاسی هەیە ئێوە ڕێگری سیاسیەکەن ئێمە گۆڕان ڕێگری سیاسیەکە چی ڕێگری هێشتا زۆر کەس دەتوانێت ڕێگری سیاسی لە پارتی وێکێتی بکە لەسەرەوە زۆر هیچ کێشەیەکیان نییە ئەم دوو حیزبە لە ئاستی باڵادا بەڵام لە کاتی هەڵبژاردنە ئەم ڕێگریە سیاسانە ئەم قسەوتنە بە یەکترانە ئەم یەکتر ناشرینکردانە کە بووە بە کللتورێکی قسەی ناشرین نەگراوە مەبەستم پێکە مناقەشە کاندیدمان هەیە کاک سەنگەر ئێمە کاندیدمانەیە ینی بەزەقی ناوی حزبی بەرامبەر هێنێت و تاوانباری ئەکات ئەمە بووە بە کللتورێکی باش ینی زۆر ناسەقاکارەوە وەزیرەکەتان دەسەڵاتی بەسەر بەڕێوەبەری ژمێرکارانیە کە پارتیە وایە ئەگەرەوە نەبێ دەسەڵاتن بۆ لە حکوومەتن زانی کاک سەنگەر ئەوەی کە شوکارەکانی نازانم باسی ئۆتۆمبیلێکەکە لە دایرێک و بە دایرێکی تر گواستنەوەی بۆ بکرێەوە شتی وردەیە بەڵام ئەگەرمە باسی خزمەت گوزاریەکان بکەین و ئەو نووسراوانەی کە لە وەزارەتی دارایی مەسەلە وەکو پێشتر باسم کرد لە ئەنجومەنی وەزیران بڕیارە دەرێت لەسەر پارە تەرخانە کرێ بۆ پرۆژەیەک ئەمە لە ئەنجومەنی وەزیران و هەمومانەزانین کە جێگری سەرۆکی حکوومەت لە یەکێتی نیشتیمانیە و باقی وەزیرەکان هەموو لەوێ بڕیارەکە ئەدرێت کە دێت بۆ پارێزگای سلێمانی لێرە گرفتی بۆ دروستەکرێ بەوەی بە بیانووی ئەوەی بانقی هەرێم بە بیانووی ئەوەی کەوا داهات نییە ناتوانانی نەختینێ بۆ دابینکرد من یەکشت بە نمونە باسەکەم کە ئەمشەو برادێک تەلەفۆنی بۆ کردم بابەتێکەیە لە گوندی سۆیلەمیش بۆ سەی سادق قیرتاوی بۆ دەرچووە ئەوە ماوەیەکی زۆرە من خەریکیم ئێستا گەشتۆتە ئەوەی کە بەڵێندەرەکە هەموو دەرخستە و هەموو شتەکانی بۆ براوە و قوبولی کردووە ئێستا بەڵێندەرەکە کار ناکە ئەڵێ من ناتوانم کار بکەم لەم پرۆژە لە بەرەوەی پارەم بۆ دابی ناکرێت زۆر باش هەتا یەکشتی وت ئەوە ڕەنگە دەردی دایان پرۆژەی کێ بێ لە هەرمی کوردستان بام ئەو نیشتمانێکی دیگە جەڵسێنم جەنابەت فەرموو ناوی خۆت و پرسیارت خوا بزان لە کێشیەکەی بێ زەحمەت سپاس بۆم دەرفەتە ئێوارەتان باش مایکەکەوازان ئیشەکە
وڵا ناوتخوا ناوم بەرزانە و هاوڵاتی شاری دەربەنی خان باشە پرسیارەکەت لەکوێ هەستمە کرد لە نێوان بربژێرەکەی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە دڵیان بۆ یەکە سووتێ هەر لە ئێستاوە ینی جۆرە دیفاعێکیانە کرد سەبارەت بە وەزیری دارایی دڵمان ئەو پرۆژانە سووتێک کە بە نیوەچڵی ماڵ ئێوە پارتی دڵتان بەڵە هەر دیار باسی جەبەجێکردنی یاساکەین و باسی واقعەکەین کە هەیە ئەوە نییە فعلەیەکەکەنەوە یان نا ئێمە نا دیفاعکردن نەزانی چۆنە کاک سەنگەر ئەوە نیە سەیری بەرنامەکە بکەرەوە ڕاستیەکان شتانە ئەەکەین کەەوە باشە بۆ پێت ناخۆشە نە پێم ناخۆش نییە وەکو بەس هەر لە ئێستا هاوپەیمانێکیان پێوە دیارە حیزبیان لە شتێکە کرد حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو بەڕێزەی بربژێری پارتی دیموکراتی کوردستان هەیە ئایا هەر ئێوە نەبوون مەسەلەن پەرلەمانتان پەخستۆ بۆڵی ڕێگری سیاسی هەیە لێرە زۆر ئەمە یەک دووهەم عەفومکە دووهەم شت کاک سەنگەر من پرسیار ڕوونکردنەوەیەکمەیە سەبارەت بە ئاوی دەربەنی خان لە مانشێتی قسەکان تا باسی ئاوی دەربەنی خانە کرد هەر نێچیرەوان بەرزانیە و کاتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو هاتە ئەم شارە بەڵێنی چارەسەرکردنی ئاوی دەربەنی خانیدا هەتا ئێستا بەڵێنەکەی چارەسەرکردنەوە ڕێگری سیاسی هەیە پرسیاری دیکە وەرگرین با پرسیاری دیکە وەرگرین زۆر باش کاک حەسەن قسەت چییە بۆ ئەو هاونیشتمانێت ئەگەر عەزیز نەبێدانیش لە یەکەم هەرچی ڕاستی بێ من سیاست خۆم بۆ چاکەی گشتی یەکەم ینی وا تێگەشتم لە سیاست هەرچی خزمەتی تیا بێ هەرچی حەقەت تیا بێ ئەیکەم مەسەن ئەگەر وەزیرێکی یەکێتی وەزیریش گۆڕان ڕێگری سیاسی شتی باش بکات ئێوەش ڕێگری سیاسی چای ماچەکەم دەستی ماچەکەم سپاسی یەکەم لەبەرەوە ڕێگری سیاسەکان باسی بۆی زۆر ڕوون بیانی هین ئەوەی کە وەکۆڵی پەردەپۆشیکەین کاڵم ڕێگری سیاسی بە معناچی مەسەن بۆ نمونە ئومێت خۆشناو کە محافظی هەولێرە کە هیچێکە هیچ کەسێک بۆی نییە لە مەکتەبی سیاسی پارتی تەدەخلی شەکانی بکە کاڵم ڕێگری سیاسی لێرە پەکە خرێ دواخرێ ئیش ناکرێ وەکو پێویست نییە بۆی پرۆژەکە مێنێتەوە بە 10 ساڵ لە سێکی جێبەجێ مەکتەبی سیاسیەوە تەداخلی پرۆژەکەن تەداخلی قایمقام و محافظەکەن تەلەفۆنیان بۆ بکەن وابکەنوانەکە کاک سەنگەر هەندێک کێشە هەیە ئەم قسانەی کاکەسەن قسە هەڵەگرێ بەڕاستیە من یەک شتت پێ بڵێ ئەفسەری هاتو چۆم بەڵێ لە مەفروزە وەزارەتی ناوخۆ بۆ نمونە لە مانگی یەکی هەموو ساڵێکە دەسەڵاتەکان شۆڕکاتەوە بۆ پارێزگاکان بەڵێ پارێزگاری سلێمانی لە مانگی هەشتی ئەم ساڵە دەسەڵاتەکانی وەزارەتی ناوخۆی پێگەیشتۆ بۆ کۆمەڵی ئیشوکار نەنا تواز لەوە بێنە ئەمە ئەندامی مەکتەبی سیاسی هەیە لەم دەبەرە تەلەفۆن بۆ قایمقام بکە بۆ مدیرناحەیە بکە بۆ محافظکە بڵێ وا بکەوە مەکە تەدەخلی ئیشەکانی ئەوە قایمقامی دەربەنی خانە لە پشکی بزوتنەوەی گۆڕانە ئەگەر هەتا ئێستا یەک مەکتەب سیاسی تەلەفۆنێکی بۆ کردبێ و تەدەخلێکی کردبێ یەک دیوی هەیە بوو هەرە و بەسەگە دەسەڵاتی لەبێت کە دەسەڵات نەبوو تەلەفۆن بۆ چێکرێت تەلەفۆن بۆ ئەوی ترەکرێت کە ڕێگری بۆ لە دروست کات ئێمە کاک سەنگەر لە حکوومەتێک قایمقامی ئێوە قەت لەلایەن مەکتەبی سیاسی یەکێتیەکە و تەلەفۆنی بۆ کراوە بڵێن وا بکەوە مدیری ناحێمان لەلایەن مەکتەبی سیاسی و تەلەفۆنی بۆ کراوە مەکتەبی سیاسی چیان پێوتووە مەکتەبی سیاسی یەکێتی بەڵێ چیان پێوتووە پیان وتووە ئەو مەسەلە ئەوە نمونە کاگرێ بەڵێ من ئەزانی کاک سەنگەر حەزەکەم یەکشت باسیەوەی کرد ئێوە لەگەڵ پارتی ڕەنگە دڵتان بۆ یەک نا ئێمە دڵمان بۆ ئەم خاکە سووتەوە بۆ ئەم ناوچەیە سووتەوە باش ئەزانین کە لێرە چییە گوزارێ باش ئەزانین کە ئێمە بەشدارێکی فعلینین و بەشدارێکی شکلیمان هەیە لێرە ئێمە بنمونە باسی زانای قایمقام بکەین لەبەرەوەی کوڕێکی باش بوو خەڵک لێ ڕازی بوو شارێکیان مەسەلە شارێکیان وا لێ کرد هیچ شتێکی بۆ دابین نەکرێ لەبەرەوەی قایمقامەکەی گۆڕان بوو و نمونەی زۆر زۆرمان لە بەردەسایە کە لیژنەی ئەمنی لە ناو شارەکانە ئەچن پاڵە نەنا ڕێزمەیە حەماڵێکەوە ئەڵێن وڵا قایمقامەکەی گۆڕان وتی کە ئاگەی لێ نییە دەیان ئەوە بۆ ناشرینکردنی گۆڕان بڵێ ئێستەیش و ئێمە ڕێکەوتنی سیاسیمان لەسەر ئاستی باڵا لەگەڵ بەڕەحمەتوێ وەخوا عافیان کە جەنابی مام جەلال و جەنابی کاک نوشیران بوو کە ئەوان جێبەجێیان ڕێکەوتنی
هاوپەیمانێتێکمان بوو لە هەڵبژاردننا کە بینیمان چۆن محاربەی گۆڕانیانە زۆر ئەزانین کە ئەمانە هەموو لە ناوی حارەبانەوەی کەکرێت دەربەنی خان پیانەوت قەڵای گۆڕان بە قەڵای گۆڕانە مێنێتەوە یانەم جارە یەکێتی وەریەگرێتەوە ئەزانی چۆنە لە هەولێر وەرەگرین سەنگەر هیچ کەسێک وەری ناگرێتەوە دەنگدەری گۆڕان ڕاستە عاجزە دانیشتووە بەڵام نەچۆ بۆ هیچ شوێنێک نیە لە کۆمەڵی شەخص زۆر کێشەیەکی شخصی خۆی هەیە چۆتە لای پارتی دیموکراتی یا ڕۆشتۆتە لای یەکێتی نیشتیمانی بە هیچ شێوەیەک دەنگدەری گۆڕان زۆر بێزارەوە هیچ لایەنێکیش ناتوانێت دەنگدەری گۆڕان نیشتیمانێکی دیکە وەرەگرین ئەستاس وەڵات جەنابەت لە پێشەوە فەرموو با کورتی پرسیارەکەت لەکوێ ناوی خۆت و پرسیارەکەت وڵاتی کەریم قادر دانیشتووی دەربەنی خان بەڵێ یەک تۆ بەڵێ وڵای ئەم قسانە بەسەر بە کاتەکەی پێوەکوژین ئەنا خۆی دەسەڵات بەدەستی کیایە ئەوە بەرپرسیارە ئەیتر نەبخوا نەگۆڕان بەرپرسیارە نەبارتی بەرپرسیارە ناو حیزبەکانی تر بەرپرسیارە کێ دەسڵاتی بەدەست گۆڕان چۆن گۆڕان قایم قامی لای بەخوا قایم قام بۆ بووی ڕەنگە بە عیلاقی خۆی کۆڵەتی نییە کێ ئیدارەی ئەم پرسیارەکەت لەکوێ پرسیارەکەم وڵا لە حکومەت ئەم حکومەتی ئەم ناوچایە بەڵێ پرسیارەکەت چییە پرسیارەکە وەتانێ بوجێ ئەم ئاوە چەند جا دووجا بوجێ بۆ سەرف کردیەوە ئاخورێت ئەم ڕێگەوبانە سێجا وڵایەتی کوڕی ئازای خۆ سێ و چوارجا کێ ئازایبی خۆ ئەی کوڕی ئازای خۆ ئەوەی کە بێت دەسڵاتی بەدەسا ئەم کوڕی ئازای خۆ کوڕی ئازای کێ لە دەربەنی خانە پاری خەڵکە خوا پارەی پرۆژە سێ و چوار ڕۆژەی دروست کراوە باشە کوای بوجێ کوا بوجێ کوا سلێمانی بوجێ هەیە ئەم شارە بوجێ هەیە بوجێ ئەم شارە چی پێێت زۆر بوجێ ئەم شارە چی پێ ئوستازیان ئاماژەمان بۆ کرد بوجە تشکیلەی حکومەتی هەرێمی کوردستان بەو شێوەی کە هەیە هەر بۆ خۆی لەوە چێن برادرانی پاری بۆ تەرخانەکرێ لێرە ئەخورێ زین چۆنە کۆمەڵێک ڕۆتینان لە حکومەتی هەرێمە هەیە بەڕاستی هاوڵاتی گیرۆدەیە هاوڵاتی زەرمەندە ئێمە هەرێکێکمان لەوە چێت لە فەرمانگەیەکە بۆ خۆمان فەرمان بەربین ڕۆتینات حکومەتی کوشتووە ئەمە حقیقەتێک ئەو ڕۆتیناتە بۆ لە هەولێر نییە بۆ لە زاخۆنێک و کاک حەسەنە ئەم ڕۆتیناتە ئەوە بۆ کە بابەتێتە سەر پارە و مەسروفات و پرۆژە ئەوڵێن ڕۆتینات هەیە بەڵام ئەوە دەسەڵاتە ئەوە وەرگرتنی دەسەڵات و بەکارهێنانی دەسەڵاتە کە لە هەولێر و دوهۆکە دەسەڵات بۆ خۆی بەو شێوازە بەکاری هێنێت و بەڵام لە سلێمانیە بەم ئاراستە ئیشی پێەکە ئاماژم بە هەندێک ڕۆتینات ئەو هەونیشتمانە لە کوڕی ئازا هەیە لە دەربەنی خان پارەکە خوازانی یەکشت لە دەربەنی خان پارێ کۆمپانیای ئۆهیتانمان هەیە کۆمپانیای ئۆهیتان هەیە بڕۆ لە مدیری کۆمپانیای ئۆهیتان بپرسە بڵێ کاتێ چیتە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار زۆر سەروسەر پێکەن بۆ ئیمزای وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە لای پارتی دموکراتی کوردستانە بۆ ئەم سەر بە خەڵکەکەن وەزارەتی شارەوانی ئەوەی پێکرابێ بۆ سوورە و بە مرکزی پێکرابێ لە هەموو ئاستەکانە کردێتی ڕۆژەنکردنەوەی ڕێگەوبانە سیانێ هەندێشتی بچووە کە لێرە داواکراوە کراوە بەڵام شتە استراتیجیەکان کە ئەبێ حکومەتی هەرێم لە مرکزی و بیکە ئەبێ ئەمان تەنسیقێکە بێ هەمانگیەکە بێ نەبووە لێرە زۆر جوانی وتە برا بەڕێزم وەزیری دارایی حکومەتی هەرێم دایان جار ئەڵێ کاکە پارەی ئێرە نایە بڕوا بکە حتا بۆ تەکمیلەی موچە زۆر بۆ تەکمیلی بچۆ لەسەر حسابی هەولێر و دۆک و زاخۆ موچەی ئێرە دراوە یانی و خەڵک هەمووی ئیزانێ داتا خەڵکی زاخۆ موچی خەڵکی دەربەنی خاندراوە ئەزانین چۆن دراوە موچەکە تۆ ئەو پارەی لە بەغاوە پێتەڵێ باقیەکەی خۆت تەمویلی کە لە کیوە تەمویلیەکەی لە باجار لە ڕسوماتە لە زەڕیبێ کوێکیتەوە ئەمان کوێکەنەوە نایەن لە ساعت 53 بەڵێ بەو شێوە کەواتە پرۆژەش ئەبێ لە ساعت 53 بێ پرۆژەش ئەبێ لە ساعت 53 لە ساعت 53 ئەوەی ئەمڕۆ لە سلێمانیە هەیە بەڕاستی حکومەتی هەرێم زۆر باشە ئەبێ خۆی بەرپرسیارەتی ئەوە هڵگرێت کە زۆر ئێستا ئەوە 5 ساڵە سەرۆکی حکومەتی هەرێم ناتۆ دەم شارە بزانین بۆچی ئەم سێ پرۆژە زۆر باش استراتیجی کاک سەنگەر لە قسەی ئەم خۆشەویستان و هاوشاریانەی خۆمە زۆر باشە ئێمە لێرەین لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی دەربەنی خانی لە پێناو بەرژەوەندی ڕەوتەکانتانن حیزبەکانتانیان لە بەرژەوەندی ئەمە مەبدەمان ئەوەیە خەڵک خۆش بژی گوزارانێکی شایستەی هەبێت خزمەت گوزاری پێ بگات خەڵکی هەولێر و سلێمانی دەربەنی خان و کەلار و گەرمیان هەموو مەنتیقەکانی تر باڵێ بەپێی قسەی ئەم خۆشەویستانەی ئێمە کە هەمومان هاوشارین و یەک ئامانجگۆی کردوینەتەوە ڕوتی هەڵوێست مەبدەئی ئەوە هەیە و دید و دیدگای خۆی ئەوەی داناوە کە خەڵکی دەربەنی خان بووە بە تەسحیە و لە سەرنجامی قسەی ئەم خۆشەویستانەدا
بەوازحی دەرکەوت کە ململانی و بربەستی سیاسی و زۆربی هەیە کە ناهێڵێ جەنابەت ئامانجەی کە خەڵکەکە زۆر باشە ململانی سیاسی وای کردووە خەڵک بە ئامانجەکانی خۆی نەگا بە خزمەت گوزارەکان نەگەڵێ بە دڵنیایەوە لەسەرەوە تاوەکو خوارەوە ململانیەیە ململانیانە وای کردووە ڕێگیریە کرێ لە هەندێک خەڵک کە مەسەلا کەسێکی دڵسۆزە ئینسانەکە سروشتی وایە حەزی لەوەیە کە خزمەت بکە بەڵام ڕێگری بۆ کردێەوە ئەمە خۆی یەکشت هەیە کاک سەنگەر یعنی ئەگەر ئێمە کاتم کەم ماوە چ ڕێکێتەوە سپاسەکەم کار ڕزگار پێش ئەم کابینەیە کۆمەڵێک پرۆژە هەبوو کە لەسەر پترۆدۆلار بوو ئەم پرۆژانە کە سولفەی پترۆدۆلار نەما پرۆژەکان بە نیوەچەڵی ماونەوە ئێستا پرۆژەکان جان دا تۆ ڕاوەساخەوە بۆ باش ئەوە تەواو بووین لەبانە خەڵکی ئەو بەرین و ئەم بەر و ئەم بەر فەرقی نییە باشە نە ئامان بۆ کراوە نە پرۆژەمان بۆ کرا ئاخر دەبیان و بۆ قسە ناکەوە تەواو بووین تەواو بووین لە سەرەکی حکومەت و لە جێگرەکەی هەیە باشە ئێمە بۆ هەر هەموو خەڵکی دەرمەنی خان ئێمە ئازادیمان دەوێت باشە نیشتیمانێک ئێوە نیە ئازادی چێوە نییە بە کەیفی خۆت قسەکەی بەیارمەتیان یەک زەرا من ئەمەیە قسە بکەم باشە من خەڵکی دەرمەنی باشە من ناخم لە دەربەنی خانە باشە دەربەنی خان وڵاتی ئەم نیشتیمانەیە باشە هەولێر پایتەختە دەربەنی خانی دەبێت بێتە تایبەت بەڵێ چۆنە بێر وڵاتیە باشە ئێمە هەمومان قوربانیمانداوە پێشمەرگە بووین ئەو بەڕێزە هەزار جان لەناو ئاگرا کوژراوەتەوە ئەوە کاک ڕێژن ئەو برادرانەی تریش هەر بەڕێزمە و کاک ڕێژن من ئەمە دیفاع نییە بۆ ڕێژە من دوور لە ئیتیمای سیاسی من کابراایکی پارتیم بەڵام دوور لە ئیتیمای سیاسی و پێشمەرگاتی وەکێتی کابراایکی پارتیت بەڵام پێ دوور لە ئیتیمای سیاسی ئەو برادرە هەزار جان ناو ئاگرا بیناو بەڕاستی ئێمە بووینەتە قوربانی ئەم نیشتیمانە ئێمە خەڵکی دەربەنی خانی باش کۆمەڵێ خەڵکی قارەمان ئەم شاخە گەورانەوە پێکاتە ئەم شاخە گەورانە بنەوە ئەچێتە ئەو بەرهەتا ئاویشین و بازی و باڵندە و شیلاتێ دەڕوو باشە ئێمە قوربانیمان داوە ئەم خاکە خەڵکی قارەمان و بەهێز تێشەی زۆر باشە شەڵا زووتر هەڵسایتە زۆر باشە ئەم حیزبانە یەک بگرن بۆی ئەم نیشتیمانە بەتوانی پارێز ئینشەڵا واکەن زۆر سپاس منش کاتی بەرنامەکە تەواو بۆ جنا حەزمە کرد گوێ زیاتر لەو هەم نیشتیمانە بگرین بە ڕێزان بربژێران گۆران پاتفڵا بربژێری ڕەوتی هەڵوێست کاک ڕزگار محەممەد بربژێری بزنەوەی گۆڕان کاک حەسەن جەواری بربژێری پارتی دموکراتی کوردستان کاک ڕێژەن بورهان بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سۆس بۆی لەگەڵ ئێمە بوون زۆر سپاس بۆ ئێوەش کە لەگەڵ ئێمە بووین تەواو بووین زۆر سپاس کە بەرنامەکە تەواو بوو گوێت لێ ئەگرم زۆر سپاس کە بینەری ئێمەش بوون.